هەر لە ئایارەکانی هەفتەی پێنجەم کۆتایی قۆناغی کۆتایی خولیانە پلەدۆکانی کوردستان بەری تۆپکە و لە کۆمەڵیانەکانی لێر و دەوروبەریانی جیهان میوانداری شەقڵاوەی کرد. شەقڵاوە میوانێکی بێڕەز بوو بۆ جیهان چونکە تەنها لە پێنج خولێکی سەرەتا 3 گۆڵی لێ تۆمار کرد کە 2 گۆڵە لە ڕێگەی ڕەسوڵ مەحڕومی پیشەگەری ئێرانی و گۆڵێکیش لە ڕێگەی شاڵاو فاخیرەوە تۆمار کرا. ڕەسوڵ مەحڕومی دواتر بە لەدانی سزا گۆڵی سێمی خۆی چوارەمی شەقڵاوی تۆمار کرد. شەقڵاوە بۆژنەوە ساوەر لەم گەمەدا لە ڕێگەی یونس شەکور 2 گۆڵی تریشی تۆمار کرد. لە نیوەی دۆمیارەکە کەمتر گۆڵی بەخۆ بینی و یونس شەکور گەڕایەوە هاتریکی خۆی تۆمار کرد و شەقڵاوی کردە خاوەنی گۆڵی حەوتەم. بۆیەوەی یاریزانانی جیهان بەشی زۆریان بەڕۆژوو بوون و توانای جەستەیان لاواز بوو لە دروستکردنی هێرشەکان سەرکەوتوونە دەبوون. یارەکەش بە 7 گۆڵی پاک بە سوودی شەقڵاوە بە کۆتایی و دوای پێشەنگ جیهانەکانی ئەم کۆمەڵەی وەرگرت بە جیازی تەنها گۆڵێک لە گەڵیانی پیشەسازی توانی بگاتە خولیانە پلێکەکانی کوردستان. خی گەورم مۆفەقمانی کردمە توانیمان بڵێن هەم بە ئاست ئایا شەوتی دووەم باهیمی پێویست نەبوو بەڵام توانیمان ئێمە ئەنجامەکە پێکینکەوە ئەو جمهورەکە خۆشن کە باز زۆر بوو هاتن ناوە یاریگا خۆزانین زەختێ زۆر لەسەرمان بوو لەبەرەوەی فەرق 2 گۆڵ تقریبا لەگەڵ پیشەسازی بوو توانین زۆرترین گۆڵ تۆمار بکەین بەڵام توانیمان الحەمدولله و شکر لە ئاخر دەقیقەکانی کۆتاییشە توانیمان گۆڵێکتر تۆمار بکەین کەوا زەمانی یەکەم بکەین. ئەم جمهورە و ئەو شەقڵاوە بەڕاستی شایانی زیاترن نابێت لە دەرەجە دوو بن بەڕاستی لە دەرەجەیەکیش نابن لەبەرەوەی ئیدارەیەکی نموزەجی جمهورێکی جوان ئینشاءالله بتوانین لە دەرەجەیەکیش ئەگە یونس شکوریش هەتا مابێ بتوانم ئەو فەریقش هەتا لە دەرەجەیەکیش بگەینە ممتاز ئەو کاتە ئینشاءالله زۆر دڵخۆشە بم. وابزانم لەو هەستە خۆشتر نییە کە ببینین لەگەڵ وەرشوانانمان لەگەڵ گەنجانمان لەگەڵ خۆشەویست و هاندەرانیانێ وەر شەقڵاوە کە لە هەموو شار و شارۆچکەکان ڕوویان لەو یاریگایە کرد چۆن بەڵێنماندا بە ئێمە کە شەمەندەفەری شەقڵاوە بەڕێیە کۆتاییەکەش دەبی لە هەولێری بێ بەرامبەر بۆ پلێک. ئێستاش بەڵێن بۆ جەماوەرە دەدەین شەقڵاوە لە پلێک ڕقەمێکی زۆر زەحمەتە دەبی هەموو یانەیەکان بزانن شەقڵاوە دەگەڕێتەوە ئاسی جارە.